بینەران و بیسەرانی پۆدکاست زنجیرە پۆدکاستی ناوەندی توێژینەوەی سبەی لە هەیکوێکان سڵاوتان لێبێت لە ئەم ئەڵقەی نوێی پۆدکاستی زنجیرە پۆدکاستی کورد و شوناسی ئاینی بە یەکترەگەینەوە بۆ بابەتی ناساندنی هەندێک گروپی ئاینی لە کوردستان. ئێمە لە زنجیرە ئەڵقەی پێشوو دەربارەی بڵاوبوونەوەی ئاینی ئیسلام لە کوردستان و بزوتنەوەی خەوارج لە کوردستان و دەرکەوتنی مەزهەبەکان ئەو کێشە و ئیشکالەتانەی لە نێوان کورد و شوناسی کورد و شیعە هەیە گفتوگۆمان کرد بەر لەوەی کە لە ئەڵقەی پێشوو بەوە کۆتاییمان پێهێنا کە چۆن بزوتنەوەی سۆفیگەری لە کوردستان بەڵاو بۆتەوە و چۆن پەیوەندی سۆفیگەری لە ئاینێکی میلی کۆمەڵایەتیەوە پەیوەندیدارە بە بڵاوبوونەوەی هەندێک بزوتنەوەی تر یەکێک لەوانە ئێزدیە و ئەمڕۆ دێنە سەر باسی یارسان لە ئەڵقەی پێشوو بە دیاریکراوی باسمان لەوە کرد کە ئێزدیەکان لە کوردستان زیاتر لە مێژوویەک و زیاتر لە شوناسێکیان هەیە و ئەوەش هۆکاری خۆی هەیە لە ئەڵقەی پێشوا لە سەری وەساین بەوردی ئێستا ناگەڕێنەوە سەری بەڵام لە ئەم ئەڵقەیە دێنە سەر بزوتنەوەیەکی تر و گروپێکی تری هاوشێوەکە یارسانەکان لە کوردستانە ئەوانش تا ڕادەیەک مێژوویەکی وەکو لە ڕووی مێژوویەوە چوونیەک و هاوشێوەیان هەیە وەکو ئێزدیەکان لە ناو دەقەکانە بەردەوامین لە میوانداری و هەردووکمان کە میوانی لە ناوەند لەگەڵ دکتۆر حەیدەر لەشکری پرۆفیسۆر دکتۆر حەیدەر لەشکری کە پسپۆر لە مێژووی ئیسلام و سەدەکانی ناوەڕاست. کاکتۆر ئەم کاتە باش. کاکتۆر تقریبا باسی ئێزدیمان کرد کە وتمان زیاتر لە وێنەیەکی هەیە و زیاتر لە شوناسێکی هەیە. ئێستا دێنە سەر گروپێکی تر بە هەمان شێوە ئەوش ئیشکالت هەیە لە ناساندنیا ئەوش یارسانەکانن بەو پێی کە گروپێکە ئەوەی کە بە عەرەبی پێوتێ مڕەکەب ینی ئاوێتەیە زیاتر لە ڕەگەزێکی تایەوە تۆ ئەگەر بە دوای بگەڕێ ئەتوانی زیاتر لە شوناسێک بدۆسیتەوە بەشێک بۆ ئەو ئیشکالە دروست بووە لە هەتا نازانڕێ ئاینە گروپە ڕێبازە ڕێچکەیە تەفسیری جیاجیا هەیە بووی ڕاست. دەستەکانت خۆش بێت دکتۆر خۆی ئێمە بینیمان لەگەڵ ئێزدی فرەوێنەیەکەی پێوەست بوو بە شوێن و بە پێگەی ئەم ئاینە وای کرد بوو کە تێگەیشتنی جیاوازی بۆ هەبێ لەگەڵ یارساندا ڕەنگە ئەمە قوڵتر بێ بە حکمەوەی کە ئێزدی بتێونەتەیە لە بنکە شارستانیەکان نزیک بووە ئەمە وای کردووە کە لەلایەن با بڵێن دەقی نووسر لە نێو دەقی نووسراودا بوونی هەبێ و باسی لێ هەولێر و مووسڵ کە دووجام سەرێت هەولێر و مووسڵ ئەمە وای کردووە کە با بڵێن بە چەشنێک لە چەشنەکان چ لە دژایەتی کردن چ لە باڵێن قبولکردنی باسێک هەبێ لەسەر ئێزدیەکان بتوانانی با بڵێن هەندێک لە ڕەهەندەکانی مێژوەکەیان ببینی بەڵام لەگەڵ یارسان ئەمە زۆر قورستر دەبێ بەتایبەت کەوان لە دەرەوەی مێژورن لە بنکە شارستانی شارە گەورەکان ئەوان ئەو کاتە ئەکتیڤ و چالاک دەبن کە با بڵێن زمانی عەرەبی تینی نووسینی لە دەستداوە لەو منطقەی ئێمەدا فارسیش ئەوەندەی لە چوارچێوەی شیعەگەریدا قۆرخ کراوە لە دەقی شیعیدا کەمتر پرژاوەتە سەر گروپ و تۆزێ ورتر بینەوە لە قسە بکەین مەسەرەن یارسان زۆر جارتیا کاڵ ئەکرێ لەگەڵ گروپی عەلی ئیلاهی یاخود ئەوەی کە پێوتێ قزڵ باشەکان لە تورکیا ئێستا لە ئێمە علاقێک نییە لە بینی عەلی اللهی یا عەلی ئیلاهی ئەوانەی کە عەلی بە خودا ئەزان بە شێوەیەکی مطلق و ئێستش لە جەنوبی عێراق خەریکە مەسەن گروپێکی هاوشێوە دروستە بێ ناوی قوربان ئەوانە پیان وایە عەلی خودایە ئەنی یارسان پەیوەندی نییە بەم گروپە بەڵام لە زۆر سەرچاوە تێکەڵ کراوە خۆی لە ڕاستیدا هە لەگەڵ ئەوان ئەزانی کێشەی ئەم گروپە ئاینی گرۆ ئاینیانەی کە لە کوردستاندا ئەوە بۆ کە خەڵک با بڵێن ڕوخساری دەرەوەیان دەبینێ ناتوانێت کڕۆکیان ببینێ بەت ئینجا ئەمە بۆ بیرروباوەڕێکی وەکو یارسان کە لە بنەڕەتدا بیرروباوەڕێکی گنۆتسیانەی با بڵێن کڕۆگەرایانەیە زۆر قورستر دەکەوێتەوە بۆیە فعلەن خەڵکانێکی زۆر بە عەلی ئیلاهیان دەبینن بە تایبەتی لە دیدە ئیسلامیەکەوە تێ بڵێ ئەو ئیشکالی کە هاتووە لەوەی کە ئەمانە گروپێکی باڵتنین و فترێکی زۆر بیرروباوەڕی خۆشیان شاردۆتەوە ئەوان با بڵێن ڕاز لە لای ئەوانیان خۆشاردنەوە بەشێکی بنەڕەتی باوەڕەکان پێک دێنێ بۆیە دەکرێت تۆ هەر بەلایەندا تێپەڕی هەندێک شت ببینی پێدوا بێمانە عەلی ئیلاهی نیان وەکو هەندێک لە ڕۆژهەڵات ناسەکان بە تایبەتی ئیڤانۆڤا کاری لەسەرەوە کرد کە بڵێتن ئەمانە پاشماوی ئیسماعیلیەکانن لەو ناوچەیە بە حکمەوەی ئیسماعیلیەکان لە پێشیندا زۆر لە هەرێمی چیا و ئەمانەدا ڕۆڵیان هەبووە بۆیە بە دوای ڕەگەز و ڕیشەی هاوبەشینیان ئیسماعیلی و یارسان گەڕاوە
توێژەرانی تر هەوڵیان داوە ڕبتیان بکەن لەگەڵ عەلی ئیلاهیەوە، هەندێکی تر هاتوون ڕیشەی هاوبەشی ئەوان و حروفیەکان کە باڵێن لە ئێراندا ڕۆڵێکی زۆریان هەبوو، شعشعیەکان کە بامان شێوە کۆمەڵی گروپی باتنی بوون. ئەمە لە ڕاستیدا یەکلەکردنەوەی ئەم مەسەلانە قورس دەبێتە ئەو کاتێک کە تۆ لە ژێر دەستی تۆدا دەقە بنەڕەتیەکان بوونی نییە. ئەو ئەگەر دەقە بنەڕەتیەکانی ئەوانیش بۆ ماوەیەکی درێژ هەر بە پەنهانی مابوونەوە، ئەمەوەی کرد کە باڵێن ئەم وێنە زیادزیانە بۆ یارسانەکان دروست ببێ، بەتایبەت لەلایەن خەڵکانی ترەوە، چکە یارسانەکان خۆیان کەمتر گوتاری خۆیان ئاشکرا کردو لە بۆ دەرەوەی خۆیان، بەتایبەتی لە سەردەمانی پێشوو. ڕەنگە ئێستا تۆزێ گۆڕابێ، بەڵام سەردەمانی پێشوو ئەم ڕاست نەشکاندنە و خۆی بەشێکتۆ بەشێکە لە سروشت و ماکی گروپەکە کە خۆشادنەی، بەڵام شتێک هەیە لە یارسانە کە ئەویش مێژووی دەرکەوتنیان پەیوەستە بە شاخۆشێنەوە. ئێمە لە سەرچاو ئیسلامیەکانە لەسەر چاوە مێژوویەکانیشە ئەوانەیە کە زۆر باون و بڵاون پێناسەیەک و یا تۆمارنامەیەکی ژیانی شاخۆشێن بەو شێوەیە بەردەست نییە، وەکو ئەوەی کە ئێستا ئێمە شێخ عەدی ئەناسین لە ناو ئێزدیەکان بە باشی، یاخۆ برازاکانی شێخ عەدی ناسراون کە لە مۆسڵ و کاریگای بوون بە ئیبن عەرەبی و لە تۆمارنامەکانە هەن. بەڵام شاخۆشێن کە باوەڕ وایە لە دەوروبەری سەدەی 5 شیابێ، ینی سەدەی 11 زاینی، ئێمە سەرچاوەیەکمان نییە بۆ ناسانی ژیان نامەکەی. بەڵام خاڵێک کە هاوبەشە ئەوەیە کە ئێزدیەکان و یارسانەکان لە جوگرافیاکی کوردیا بوون، لە ناوچەیەکی کوردیا بوون، و ئەمە یارسان لە دەرەوەی کورد ئایا هیچ شوێن کەوتەوەینی هەیە؟ بەڵێ هەیەی باڵێ هەندێک لە تورکمانەکان لە تورکەکانی ئێران هەندێکیان لە ڕاستیدا پەیڕەوی لە بیرروباوەڕ یارسان دەکەن. بەڵام لەسەر قسەکەی تۆ خۆی ئەم بیرروباوەڕە بابلێن یارسانی کۆمەڵێک فیگەری مێژووی تێدایە، لەگەڵ هەندێک کەسێتی مێژووی، لەگەڵ هەندێک کەسێتی نامێژووی. بەڕاستی نامێژووی بەومانایە کە لە نێو مێژووە فەرمیەکەدا بوونیان نییە. شاخۆشین یەکێک لەو کەسایەتیانەیە کە لە نێو مێژووە فەرمیەکە تەنیا میرێکی کوردمان هەیە بە ناوی خۆشین مەسعود کە ڕۆڵێکی هەبووە لەتر با بڵێن لە قۆناغی هەمان ئەو فترەیە کە تۆ باس لێوە کرد. جگەلەوە مەسەلەن لە لای ئەواندا پێش ڕاخۆشینیش بەهلولی ماهی هەیە، ئەوان دەیبەستنەوە بەو بەهلولەی کە لە کولتوریان لە نەریتی ئیسلامیدا پەیوەستە بە هاڕۆن ڕەشید و ئامۆژگاری کرد و بەڵێ لە دوای ئەمانەدا مەسەلەن باوە یادگار دەبەسترێتەوە بە کەسێکی تری مێژووی کە یادگاری ناوە لە قۆناغی سەردەمی جەلائیری و مەغۆلەکانەوە. کاکتۆر ئەڵقەی بنەڕەتیە خۆت ئەوەی بە عەرەبی پێوتە حەجەری زاوێ، ینی بەردی بناغەی یارسان ناتوانین لە شاخۆشێن دەرچی، چونکە مەسەلەن پیان وایە کە لە فترەی ئەوە ئیتر تەفسیری خوایی دروستە بێ. بەڵام حاڵەتەکەی سەیری لە یارسانە کە یارسان لە سەردەمی شاخۆشێنە بڵاو نەبووتەوە، بەڵێ مەسەن لە سەردەمی شاخۆشێنە دەرکەوتووە، بەڵام دواتر بڵاوبوونەوەکەی زیاتر پەیوەستە بێ بە کوردستانە کە لە هەورامان و لە شارە زور بەهۆی سوڵتان سەحاقەوە بڵاو بێتەوە. خاڵەکەی لێرە لە ئەڵقەی پێشوو تۆ ئاماژەت پێکە، لێرە هەر دووبارە ئەبێتەوە، یعنی سوڵتان سەحاق دیسانەوە ڕیشە و ڕەچەڵەکی پەیوەست کراوەتەوە بە ئالوبەیتەوە، براوەتەوە بۆ نەوەی شێخ ئەیسا و شێخ موساوە لەوێشەوە بۆ بنەماڵی ئالوبەیت و پێغەمبەر. ئەمە ڕاستە. خۆی ئەو مێژوەی کە با بڵێن لە کولتوری لە نێو سیستەمی کولتوری یارسان خۆی هەیە، زۆر جیاوازە لەو مێژوەکەی من و تۆ ڕەنگە ئێستا قسەی لەسەر بکەین، چونکە لەوێ شتێکی پێی دەگوترێت زوهور دەرکەوتن. باشە دەشێ ئیمامی عەلی لە سەردەمێک لە سەردەمەکان دەربکەوێت کە سەردەمی خۆی نییە. باشە دایە ڕێزبار کە ڕەمزێکە یەکێکە لە کەسایەتە هەرە دیارەکانیان دەشێ چەندین دەرکەوتنی هەبێ. ئەوەی تۆ گوتت لە ڕووی مێژوویەوە دەرکەوتنە مێژوویەکەیان پێوەست دەکرێت بە سانسەحاکەوە یان سوڵتان ئیسحاق لە ڕووی بڵاوبوونەوەی مێژوویە، بەڵام لە ڕووی دەرکەوتنەوە شاخۆشێن دامەزێن لە هەمان کاتە یاسان باوەڕیان بەوە هەیە کە فترێک لە فترەکان عەلی تەفسیری خوایی بووە لە سەرزەوی، بەڵام ئەوەی سەیرە کە ئەو کەلامی خوایە خود ئیلهامی خوایی لە سەردەمی عەلیە بڵاو نەبووەتەوە. لە ئەگەر هەڵە نەبم لە بیر لەو سەرچاوە مێژویانەی لە ئیسلام نووسراون باز لەوەکە کە باوەڕیان وایە عەلی تەفسیری خواییە و محەممەد کە پێغەمبەری ئیسلامێکێکە لەو فریشتە و هاوڵانەی عەلی لەو فترەی کە تەفسیری خوای کردو. خۆی دەبێت ئەمە بزانین کە دابەشکردنی ڕۆحانی ئەوان بۆ مرۆڤەکان
زۆر تایبەتمەندە حوتەوانە و حوتەن و چلتەن و چلتەوانە و نۆت و نۆ پیری با بڵێن پیر و هەموو ئەمانە کۆمەڵێک گرۆی مرۆیین کە بەشێکی زۆریان با بڵێن لە خەستەتە مێژوویەکانیان دیار نین ئەوەندەی کە خەستڵەتێکی جێڕانەوەییان هەیە لە دەرەوەی مێژوودا باشە ئەمەوا دەکات کە تۆ وەگوتم ئاماژەم پێدا دەکرێ عەلی زۆر باڵاتر بێ لە پێغەمبەر لە قۆناغێکی تردا دەکرێت بە زۆر و بە چەشنێکی تر بێ بەڵام دەبێت ئەوە بزانین کە ئەمانەوە تا ئیمامی عەلی پێغەمبەری ئیسلام کەسانێکی تر مەرج نییە هاو ئاز بن تەنانە لەگەڵ کۆمەڵی کەسی لۆکاڵ کە لەوێدا پەیدا بوون یعنی تێڕوانینی یارسانیانە بۆ دین بۆ کارکتەرە ئاینیەکان جیاوازە لەی ئیسلامیانە ینی بەلای ئەوانەوە ئێمە بەلای ئیسلامەوە بڵێم پێغەمبەر یەکەمینە و دوای ئەوە عەلی دێ و دوای ئەوە مەسەلەن ئەوە بەڵام بەلای ئەوانەوە بەڵێ عەلی تەجسیدی خوای کردو محەممەد هاوڵی عەلیە و لە هەمان کاتا شتێک هەیە شاخۆشێن ینی ئەرک و پایەکەی گەورەتر لەو پایەکە ڕۆڵەکەی گەورەتر لەو ڕۆڵەوەی کە عەلی بینێتی بەڵام کاک تۆ شتێک هەیە لێرە کە هەموومانە پێویستەکاتەوە بێکەوە ئەوان بڕایان بە فکرەی دۆنادۆن هەیە تەناسۆ ئەوە یەکێکە لەوەی کە کێشەکانیان بۆ چارەسەرەکە کە پێیان وایە کەسێک ئەمرێت یا لە شێوەی کەسێکی ترا دەرەکەوێت یا ئەکرێ ڕۆحی کەسێک لە کەسێکی ترا بەرجەستە بێ ئەمە پەیوەندە لە ڕاستی ئەمە دەمانباتەوە نێو دیسان تێگەیشتنێکی تر بۆ یارسان کە ئەمانە بیرباوڕێکی ئاینی پێش ئیسلامن کۆمەڵێک بنەمای با بڵێن نائیسلامی تێدا هەیە ئەو با بڵێن زوهوری عەلی فاتیمە پێغەمبەری ئیسلام لە نێو ئەم دینەدا پێیان وایە ئەمە پەیوەستە بە دەرکەوتنی ئەوانە لە نێو مێژوو نەک ئەوەی کە مێژووی ئەوان خۆی شتێکی ترە و چۆنە و چۆن نییە لەبەرەوە لە نێو بازنەی بیرکردنەوەی ئەواندا کە لە ڕاستیدا زۆربەی زۆری با بڵێن مێژوەکەشیان خۆیان بە پەنهانی دەیهێڵنەوە نانەوێت کەشف ببێ لەوێدا با بڵێن ڕۆڵی کەسەکان یان بەرجەستەکردنی کەسەکان پێوەستە بەو چەمکەی کە تۆ باس لێ کرد دۆنایدۆن کە یان با بڵێن بە ئینگلیز پێ بڵێن ئینکارنیشن بەرجەستەبوونی کەسانێکی مێژووی لە بەرگی نامێژووی لە قۆناغی جیاجیادا کە ئەمەش وەک گوتم وا دەکات کە دەشێ شاخۆشین لەگەڵ سوڵتانی سابەیەکەوە قسە بکەن ئەمە لە فترێکی مێژووی ڕەنگە لە فترەی مێژووی زۆر جیاوازدا ژیابن چونکە بەستنەوەی ئەم گروپە ئاینیە لە ڕاستیدا ئێزدیش و چەند بیر و باوەڕێکی تر بە تێگەیشتنی باومان بۆ مێژوو لە ڕاستیدا ڕێک نایەتەوە لەبەر ئەوەی کە وەک گوتم ئەمانە دەستنە دەرەوەی مێژوو لەوێوە مێژوویەک دروست دەکەن شتێکی گرنگت کرد میتۆدی مێژوویە ڕۆنە کە کارکردنە لەگەڵ دەقەکان و دەقیش وەرناگیری ئەگەر ئەو کەسە هاوسەردەمی ئەوە نەبوو بێ مەسەرەن ئێستا ئەو شتانی دەربارەی شاخۆشێن و تراون لە فترەکانی دوایە تەسەوری ئینسانی ئێسەن ینی بۆ ئەوە ئێمە گە دەقێکمان نەبێ هەتا خۆت باشتر ئەسانیانی لەسەر چاوی مێژووی یاتا و کەسێک لە پێشتر هەبێ قسەی دوای ئەو زۆر ئەتیمادی ناکرێتە سا بەڵام لەو ساڵانەی دوایە و لەو فترانەی دوایی کە مێژووی یارسان ئەنووسێتەوە بەرمەبنای خەیاڵ بە بەرمەبنای لێکدانەوەی زمانەوانی یاخۆ لێکدانەوەی ئاماشە مێژوو دروست ئەکرێ بۆ هەندێک گروپی ئاینی چەند تۆ مەسەلەن ئەمە بە دقیق ئەسان ئەمە تەبەن هەر لە یارسانیش نییە ئێستا لە ناو جوولەکەش لە ناو مەسیحیش ئەوە هەیە بەرمە لە ناو عێراق هەندێک کەس پیا بۆن دێن داقەکانی تەورا لێکە دەنەوە ئەگەنە نەتیجەیە کە قودسیش عێلاقەی بە جوولەکەەوە نییە بە بەرمەبنای لێکدانەوەی زمانەوانی دەقی تەورات مەسەلەن بەرمەبنای لێکدانەوەی زمانەوانی مەسەن ئەو ترێت وەڵا کورد مەسەن میلەتی کۆن هەیە سۆمەری مەسەن کوردن ئەم لێکدانەوە زمانەوانی و لێکدانەوە ئاماژەیانە لە میتۆدی نووسینەوەی مێژوویە بایەخی هەیە بێگومان بایەخی خۆی هەیە دەبێ ئەوە بزانین دکتۆر یاسین مێژووی ئاین وەکو مێژووی سیاسی مێژووی کۆمەڵاتی مێژووی ئابووری نیە مێژووی ئاین ئەم با بڵێن گرفتە سەرەکیەکەی ئەوەیە کە تۆ بە دوای حەقیقەتدا ناگەڕێ ئەوەندەی بە دوای ماقۆڵبووندا دەگەڕێ لەکوێ لە چوارچێوەی بیرکردنەوەی ئەو خەڵکەی کە باوەڕەکەی هەیە کە لە نێو باوەڕەکەدا مەرج نییە ئەوەی تۆ بە حەقیقەتی دەزانی ئەو بە حەقیقەتی بزانێ بە شێوازێکی تر بیری لێ دەکاتەوە ئێمە یەک شتەیە دەبێت زۆر ئاگامە لێبێ یارسان لە ڕاستی دەوڵەمەندترین کولتوری زارەکیان هەیە بە بەراورد لەگەڵ با بڵێن بیر و باوەڕەکانی تر کاکتۆگە بینەوە بۆ ناو مێژوو مەسەلەن ئێمە بربڵاوترین بەرکەوتەی کوردی لەگەڵ مێژوو لە دەرکەوتنی سوڵتان سەحاقەوە
کە لە هەورامان و شارە سوور بانگەواسی یارسانیەکە بڵاوە بێتەوە. ئەمە ژیانی تێکەڵیەک ئەمان باتەوە دیسانەوە بۆسە سۆفیگەری چونکە سوڵتان سەحاق پەیوەستە بێتەوە بە شێخ ئیسا و شێخ موسا و ئەوان زیاتر وەکو دوو ڕێبەری تەریقەت تەماشاکرێ. ڕاست نەکەر ئەوە هەر سوڵتان ئیسحاق و با بڵێن کولتورەکە خۆی دێت هەموو ئەو ڕەگەزە با بڵێن غەیرە ئەگەر ناوی لێ برین غەیرە کوردی ئەگەر دەهێنێتە نێو سیستەمە کولتوریەکەی خۆی ئاینەکەی خۆی ڕاستیدا کوردی دەکاتەوە. ئەوە تایبەتمەندێکی زۆر ئەوەی یارسانە باڵ بڵێن عەلیەکی عەلی کوڕی ئەبی تاڵب نییە بەڵکو عەلیەکی یارسانیە. محەممەدێک نییە لە نیمچە دوورگەی عەرەبی ژیابێ بەڵکو محەممەدێکە ڕێک لە شوێنەکانی ئەواندا بوونی هەیە. ئەمە هەمان شتی ئێزدی نییە کە کەڵوەرگرتنە لە فیگەرە ئیسلامیە یاخۆ لە ڕەگەزە ئیسلامیە باوە بڵاوەکان بۆ دروستکردنی فۆرمێکی تر گروپێکی ترینێ دەکرێت بڵێ کەڵی وەرتن دەکرێت ئەمە شتێکمان هەیە هەر لە با بڵێن مێژووی ئایندا پێی دەڵێن تەویل باشە تەویلکردنەوەی ئەم کەسانەیە بۆ ئەوەی لەگەڵ ئەو تێگەیشتنە باوە کوردیە یارەسانەیە کە لەو شوێنەدا هەبووە بگونجێندرێ. بۆیە تۆ بابەت تاهیری هەمەدانی شاعرێکی زۆر ئەوەیە بەڕاستی بەلوڕی شعری نووسیوە خاوەن کتێبێکی با بڵێن ئەلکەلیمات القیسارە کە تێیدا کۆمەڵێک چەمکی عرفانیشی کردوتەوە. دەبینین ئەو چەمکانە لەکوێدا هەن تەنیا لە لای یارسانەکاندا و بابەت تاهیر خۆی فیگەرێکە لەوێ ڕۆڵێکی هەیە باشە ڕۆڵێکی پێبەخشراوە. بەڵام وەکو تۆ گوتت ئەمە لەگەڵ سوڵتان ئیسحاق لە یانسان سەحاق ئیتر وەرچەرخانێک ڕوودەدا بەوەی کە یارسان دەخرێتە نێو مێژوو. بەڵام دیسان سەحاقیش شەجەرێکی هەیە کە ئەگرێتەوە سەر ئالوبێت و پێغەمبەری ئیسلامیانی لێرە بەو مانە ئەو پێغەمبەرەیە کە لە ناو ئیسلام هەیە. ئەمە ئەگەر ئێمە بە بڵێن شەجەرە ئەو شەجەرەیە کە یان سوڵتان ئیسحاق ڕێک لە ئیسا و موسا و شەجەرە بەرزنجیەکەدا چڕی بکەینەوە. بەڵام ئێمە دەزانین کە ئەو لەمە دەرچوونە باشە یارسانەکان لە ئەمە دەرچوونە بە بەڵگەی ئەوەی کە سوڵتان ئیسحاق خۆی هەلەلایەن خەڵکی ناوچەکە ئەگەر ئەو لەیان زیان دەبێتەوە بە پێی جێڕانەوەی یارسانەکان ئەگەر لەیان زیاد دەبێتەوە ئیتر بە چەشنێک لە نەفرەتی تەماشای دەکەن کەسێکی هەڵگەڕاوە تەماشا دەکرێت لەبەراتی باوکی چونکە ئەو دێت ئەو جارە شەجەرەیەکی ڕۆحانی بۆ خۆی دروست دەکات شەجەرەیەکی ڕۆحانی کە تێیدا هەموو ڕێگەزەکانی پێشخۆی تەنیا کەسانی وەکو عەلی و پێغەمبەری ئیسلام نین بەڵکو دای ڕێزبارە بەڵکو شاخۆشینە بەڵکو کەسانێکی ترن کە ڕۆڵێکی گرنگیان لە دروستکردنی سیستەمە ئاینەکە بوو کە پێ دەڵێن یارسان. بەڵام تۆ سەرباری ئەو محاولاتانەی کە یارسان نووسێتی لە بۆتە ئیسلام بچێتە دەرەوە ئێمە هەر کاریگەری ئیسلامی بەهێز ئەبینین یەک لەوانە شکل و شێوازی داڕشتنەوەی گروپەکە سۆفی گێرانەیە دیسان ئەگڕێنەوە سە سۆفی لەوێ شێخ و مریت هەیە و هەروەها مەسەن ئەوان بەخۆیان ئەڵێن شوێنکەوتانی حەقیقەت بە خەڵکی مسلمان ئەڵێن شوێنکەوتانی شەریعەت ئەمە هەمان فۆرمە سۆفیگەریەکە نییە کە کەڵکیان لێوەرگرتەوە بۆ داڕشتنەوەی خۆیان بۆ تەنزیم. ئێمە لەو حەڵقی کە باسی سۆفیگەریمان کرد ئاماژەیەکمان بۆ کرد کە چەندە سۆفیگەری و چەمکەکانی لەگەڵ تێگەیشتنی کوردی بە تایبەتی لەگەڵ زەینی دەستە جەمعی کوردیدا گونجاو بوو ڕاستی لەبەرەوەشە ئاسایی بوو ئەگەر لەو بە تایبەتی ئەو زەمینێکە ئەم بیر باوەڕێی لێ گەڵاڵە بۆ گەشە سندووە شوێنێک بۆ لەو شوێنانێک کە زۆرترین کاریگەری سۆفیگەری بەسەردا هەبوو لەبەرەوە سانسەحاق ئەگەر لە ڕووە مێژوویەکەی با بڵێن کوڕی بنەماڵەیەکی تەریقەتیانەی ئاینی بوو بێ ئەوە دابەشکردنە کۆمەڵایەتێکە لە دابەشکردنیان بۆ چەند بنەماڵەیەک هەر بنەماڵەیەک با بڵێن لەلایەن شێخێکەوە کە تێیدا مرید هەیە کە تێیدا جەم هەیە کە تێیدا سەرسپاردن هەیە کارێک لەمانە کۆمەڵێک نەریتی تایبەتی یارسانەکانن لە ڕاستیدا ڕیشەکەیان دەگەڕێتەوە بۆ نێو سۆفیگەریەکە بەڵام چی بە فۆرمێکی با بڵێن گونجێندراو لەگەڵ ئەو بیر و باوەڕێکە پێدەگوترێ یارسان. تۆ هەندێک ئالۆزی هەیە لە تێگەیشتن لە یارسانە یەکێک لەوانە ئەوەی هەندێکیان بەشێکیان ینی نکۆڵی لەوە ناکەن کە لینکێکی بەهێزیان لەگەڵ ئیسلام هەیە حتا مەسەلەن هەیەە مەسەن نوێژ و خۆسی دینی ئیسلامیان ناکە هەیان خۆیان پێیان وایە کە ئەوان نەخێر دیانەتێکی سەر بەخۆن بەڵام ئێمە ئەگەر باسی دین بکەین دین تەسەوڕێکی شاملە ئێمە ئەگەر بە ئیسلام مەسیحی بە نمونە وەرگرین ینی بۆ هەموو شتێک دیدگا و
ڕێوڕچەی خۆی هەیە بەڵام ئێمە لە کەلتوری یارسانی نیمانە ینی بەشی ئەوەمان نییە کە بەمە بڵێن دیانەتێک بنیات ئەنێکە تۆ بێ پێویست بی بە دینی تر. زانی یارسان دوجار لە ناوەندێکی تەواو ئیسلامیانەیە باشە لە ناوەندە ئیسلامیەکەی زۆر کاریگەرە لە ناوەندە ئیسلامیەکە زۆر نزیکە لە جوگرافیای شیعی. ئەمەوا دەکات کە لە ڕاستیدا بە ئاسانی وەکو دەڵێن ڕاکێشان و هەڵکێشان دروست بێ لەگەڵ با بڵێ ناوەندە ئیسلامیەکە بە تایبەتی ناوەندە شیعەگەریەکە. تۆ ئەتەیە بڵێ بە حکمی ئەوەی کە لالەش نزیکە لە شام و بە حکمی ئەوەی کە لۆڕستان و ناوچەکان ڕۆژاوای ئێران و هەورامان نزیکە لە جوگرافیای شیعیەوە ئەمانە کاریگەری و لێکەوتیان لەس بێگومان ئاین زانیت چی زۆر زار باوەڕداران بۆ منە مسلمانان پێیان وایکە ئاینی ئیسلام شتێکی پاکە فقهی ئیسلامی شافعی نازانم چێ ئەمانە هەموو یەک سەرچاوە یەک ئەوەی بەڵام ئێمە دەزانین هەر لە هەر قۆناغیدا کۆمەڵی کاریگەری هەیە باشە ئەم کاریگەریانە ئیستیعاب دەکرێت لەلایەن ئەو کەسانەی کە ڕۆڵیان هەیە لە داڕشتنی گوتارە ئاینیەکە. یارسانیش لە ڕاستیدا توانای ئەم ئیستیعابەی زۆر باش بووە ئینجا توانای خۆماڵی کردنی هەبووە بەڵام ئەمەمانای ئەوە نییە کە لە نێو گروپەکە لە نێو گرۆ ئاینەکەدا کەسانێک نەبن کە ئەسڵەن پێیان وابێ کە ئەوان سەر بە ئیسلامن دەزانین مەسەن ئەوان کە ڕۆژوویان هەیە مەسەن لە ساڵێکا سێ ڕۆژوە بڵێ شێوازی ڕۆژەکان جیاوازە بەڵام هەر ینی نەریتێکە ڕۆژوگەتە نەریتێکی ئیسلامیان هەیە زۆر شتیان هەیە مەسە حتا لە سیراعەتی ناو مێژووی ئیسلامیا لە نێوان عەلی و معاویە ئەمانش مەسەن هینی خۆیانیان هەیە تێگەشتنی خۆیانیان هەیە زۆر تێگەشتنی یارسانەکان زۆر ناجۆرە لەگەڵ ئۆمەویەکان زیاتر مەیلیان بەلای عەلی هەیە بە پێچوانی ئێزیدەکان ئێزیان زیاتر ئێمە لە ئێزیەکان باسمان نەکرد بەس ئێزدیەکان لە ناو توراسی خۆیان بەتایبەت شێخ عەدی بەڕوونی ئینحیاس بۆ بەنی ئومەیە هەیەەوە لە ئەو کتێبەی کە پلەی بەجێماوە ئەڵێ هەر کەستان بدا لە معاویە و لە یەزید وانە مەبعود مەهجوور یعنی ئەوە بەعکسەوە ئەمە لە یارسانە مەیلەکە زیاتر بۆ شیعەکە تۆ تەماشا بکە دکتۆر یاسین ئێمە لە کاتی قسەکردندا ئێستا من لێرە باسی یارسانم دەکرد ئەگە ناوەکەم کرد بە ئێزدی جگە لە واز لە ڕێگەزە ئیسلامیەکەی بێنە لەولاش ئێزیدەکە کە باسم دەکرد ئەگە ناوەکەم کرد بە یارسان با بڵێن ئەو ڕەهەندە عرفانیەی لەولا شێخ عەدی لێرە سانسەهاک باشە ڕۆڵی هەبوو لەوەی کە لە نێو سیستەمە ئاینیەکەدا جێگەی بکاتەوە دەبینی خاڵی زۆر هاوبەشیان هەیە تەنانەت هەندێزار لە شێوە و لە شکل و لە شێوازی سرنجێکی جوانە خاڵی هاوبەشیان هەیە لە جوگرافیایکی کوردیان خاڵێکی هاوبەشیان هەیە کە تێکستەکانیان کوردین سەرنجاممان هەیە لێ مەسڵاکی ڕەشمانەیە ئەمە مانای چیە مانای ئەوەیە کە خوێندنەوەیکی کوردیانە بۆ تەنانەت بۆ ئاینەکانی تریش تۆ ئەومان لەبیر ئێمە فۆکەسمان خستە سەر ئیسلامەوە بە حکمیەوەی کە ئێمە باس لە شوناسی ئاینیە گشتەکە دەکەی تۆ دەزانی کۆمەڵێک ڕێگەزی مەسیحیانە لە نێو ئاینی یارساندا هەیە چکە خوێندنەوەی خۆیان هەیە بۆ مەسیحیەت و بۆ ئیسا و مەریەم بۆ ئیسا و مەریەم چۆن دەبێتە دای ڕێزبار و شاخۆشین مەسەلەن لەولا بە هەمان شێوە لەلای ئێزیدیەکان کۆمەڵێک ڕێگە خۆ دەزانی ئێزیدیەکان لە زمینەیەکن پڕ لە گروپە مەسیحیەکانە بۆیە زۆر ڕێگەزی مەسیحیش لە نێ ئەواندا ئیستیعاب کراوە لە ناو یارسان کللتوری جوولەکەش هەیە یەکێ هەندێک لە کاریگەری جوولەکەی بەو پێی کوردستان یەکێکە لە مەڵبەندە هەرە دێرینەکانی جوولەکە یەکێک لەو حومەڵبەندەی کە لە ڕۆژهەڵاتی لە ناوچەی ڕۆژهەڵاتە کە بنکە و بارەکەی جوولەکەکان بوون و شتێکمانەی پێوتێت جوولەکەی کوردیانی شوناسێکی تایبەتمەندە لێرە مەبەستمان لەوە بوو کە یارسانش هەرچێتە چوارچێوەی ئەو گروپە ئاینیانە بەڵام لە جوگرافیایکی کوردیە بە کۆمەڵە دەخی کوردی ئەوە زانی چیمان پێڵە لە دکتۆر یاسین چەشنێک لە با بڵێن لە نێو کاتێککە گرۆیەکی ئاینی کوردی دروست دەبێت بریتی دەبێت لە تایبەتمەندکردنی گشتگیر شتێکی گشتیمان هەیە ئاینێکی گشتگیرمان هەیە فۆرمێکی لۆکاڵی وەردەگرێ و ئەم فۆرمە لۆکاڵیە مەفهوم دەبێت بۆ ئەو خەڵکە ئاساییەی کە باوەڕیان پێدێنێ مەفهوم تێگەیشتراو دەبێت لە بۆ با بڵێن زمینە کۆمەڵایەتی بەڵام لەم لە دروستکردنی ئەم فۆرمەی کە باسی ئەەکەی دیسان ئێمە دووچاری ئەوە بن کە چەند وێنەیەکمان هەبێ بۆ یارسان ئێستا ئەگەر لە مێژوو بینە دەرەوە لە ئێستا و لە دوای ئەوەشا مەسەرەن مشتومڕ هەیە ئایا یارسان ئاینە ئایا گروپە ئایا مەنسومەیەکی بیرکردنەوەی سەقافیە مەسەلەن
زۆر کەس ئێستا داکۆکیلەوەکەن کە یاسان شوناسێکی سەر بەخۆیە و هیچ پەیوەندی بە ئاینی ئیسلامەوە نیە، بەڵام هەندێک لە مێژوونووسە عێراقی قەدیمەکان وەکو عەزابی وەکو ئەوانەی تر کە باسمان کرد زۆر ئیلحاحیان لەسەرەوە کردووە کە یاسان نەحلەیە، پورەیە بە کوردیەوە، نەحلەی پورەی هەنگ، شانەیە کە کۆمەڵێک منزومەی سەقافی و عەقایدی خەڵک لێی کۆبوونەتەوە. خۆی لە ڕاستیدا هەر مێژوونووسانی با بڵێن ئەوانین لە نێو یارسانەکان خۆیان یان با بڵێن بەشێک لەوان هەن کە ئەوان پێیان وایە ئەوان ئیسلامن، زیاتر با بڵێ فۆرمێکی ڕەنگە فۆرمێکی جیاوازی عرفانی شیعین بەم چەشنە پێناسەی خۆیان دەکەن، چی لە ڕۆژهەڵات چ لێرە لە باشوور لە هەردوو شوێندا گرۆی ئەو هامان هەن کە تەواو جەخت لەسەر هەر ئەو کاریگەری ئیسلامیە شوای کردو کاکتۆ ئیستیعاب کراون لەلایەن شیعەوە لە ئێران و لە عێراقیش بێبەش کراون لەوەی کە وەکو گروپێکی سەربەخۆ بناسێنرێن. بەشێکی پەیوەندی دیسان ئەمە لێرەوە شتێک دەست پێ دەکات کە پێی دەڵێن سیاسەتی ئاینی باشە، چ لە ئێران چ لە ئێرە سیاسەتی ئاینی بە چەشنێکە کە با بڵێن وا دەکاتن کە ئەم گروپە بە فۆرمێکی تر پێناسەی خۆی بکات. خۆشت جوانت ئاماژە پێدەکە ڕەگەزی جیاوازی هەیە ئەم ئاینە باشە، لەبەرەوە دەشێ ئەگەر لە دەوڵەتێکی وەکو عێراقدا ئەگەر مەسیحیەکان حکومڕانی بکەن دەشێ ڕەگەزە مەسیحیەکەیان سەدینەکانیان شێوازی ڕۆژوگرتنیان شێوازی کەڵە شێر سەر بڕین هەیە. بۆیشە تا ئێستا بەڕاستی ئەوەندەی من ئاگدارم هەندێک کەسایەتی دیاریش لە نێو ئەما بە تایبەتی لە کەرکووک و لە دەوروبەری مووسڵ کە هەن ئیشی زۆر جددی دەکەن لەسەر سەلماندنی موسڵمانەتی خۆیان باشە، بە هەمان شێوە لە ڕۆژهەڵات ڕەنگە پەیوەندی بە سیاسەتی دەوڵەتەکە خۆیەوە هەبێ لەسەر سەلماندنی شیعەبوونیان. بۆیە ئەمەوا دەکات کە بەڕاستی ئەگەر تۆ هەر گرۆیەکی ئاینی ناسنامەکەی جێگیر نەبێ و لە نێو با بڵێن مەعمەعەیەکی سیاسی و سیاسەتیش ڕۆڵی هەبێ لە دروستکردنی ناسنامەکان ئیتر دووچاری ئەوە دەبێت چۆن خۆی بناسیێنێ. کاکتۆر ئەمە کاتەکەمان ئەم ئەڵقەی بەرەو کۆتایەتی ئەمە ئەخیشە سەرنجێک بکەینە سەر ئەوەی کە لەبەر ئەوەی ئەم گروپە خۆ نهێنی پارێزن لە مێشووە زۆر دەرگا کراوەتەوە بۆ ئەوەی هەندێک سوڕەی ئینیان بۆ دروست کرێت و هەندێشت بدرێتە. ئەمە دەبێت ئەوە بزانین دکتۆر یاسین خۆیان لە ڕاستیدا بەسخوان چەند خۆیان ڕۆڵیان هەبوو لەوەی کە ئەو وێنە بەدانیان لەسەر دروست بکرێت. تایبەتمەندی ئاینەکە کە بریتە لە پاراستنی ڕازەکانیان، بریتە لە با بڵێن بڵاو نەکردنەوەی دەقا زارەکیەکانیان وای کردو ئەمە دروست ببێ. بۆیشە بەشێکی زۆری لەو دەقانەی بڵاو کراونەتەوە دەشێت تۆ کەسێکی ئاساییان ببینی بڵێ ئێمە سەرنجامە لە لای من دەڵێتن هەمووی هەڵەیە، چونکە پاراستنی ئەم دەقانە لە لای کولتوری ئەوە ڕەنگە لە فتەیەک لە فترەکان ئەوە مبارڕ بوو بێ کە تۆ تێکسی خۆت بشاریتەوە. بەڵام لە ئێستا هەموو شاردنەوەیەک دەرگا کاتەوە بۆی خەڵک خۆیان تەفسیرێت بۆ دابنێن، ئەگەر تۆ خۆت پێناسەنەکەی خەڵک ناوەستن لەسەر ئەمە دکتۆر یاسین کات خۆی با بڵێن جەدەلێک بوو لە نێو ئێزدیەکان خۆیان یارسان ڕەنگە کەمتر ئەم جەدەلە من بەڵام لەلای ئەوان کۆمەڵێک زانای زۆر جوانیان هەیە دکتۆر خەلیل جوندی و ئەوانە ئێزدیەکان ئەمانە خۆیان گوتیان کاکە ئەگەر خۆمان نین بڵاو نەکەینەوە خەڵک دەڵێن شەیتان کێشەیە لەناو ئەو کێشەیە ناو یارسان زەقا کە خۆیان یارمەتی دەرنین لەوەی شوناسی خۆیان یەکلایی بکەنەوە تەبیعی تەسیراتی سیاسەتیش لەسەر ئەوە تا ئەو کاتش کە با بڵێن پاراستنی ڕاست بەشێکە لە عەقیدە ئەستەم دەبێت بەڵام کە تۆ ئەوە بەجێ بێڵی خەڵک خۆیان پێناسەت بۆدانێت. دکتۆر یان گفتوگۆ سەر ئەم بابەتانە زۆر پڕچێژە و کۆتایی نایە ناچین لێرە بۆسین لە پۆدکاستی داهاتوو لە ئەڵقەی داهاتوو ئەچینە سەر فۆرمە سونیەکەی ئیسلام و فۆرمە شافعیەکەی ئیسلام. بینەرانی بەڕێز بەم شێوەیەتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان کە تایبێت بوو بە گروپی یارسان لە زنجیرە پۆدکاستەکانی کورد و شوناسی ئاینی و هەر شاد و سەرفراز و سەرفکەوتوو.